کوردستاندا کۆمەڵێک بابەت هەیە ئەمەوێ لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتانە قسە بکەم بە تایبەتی ئامانجەکانی پارتی و دەستکەوتەکانی تا ئێستا و بەرگریکردنی لە مافی گەلی کوردستان لەگەڵ بەڕێز علی حسێن ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان کە لێرە لەگەڵما زۆر بەخێر بێت. پیرۆزە دامەزراندنی پارتی و لەدایکبوونی جەنابی سەرۆک لە بەڕێزیشتان. با سەرەتا لە بنەما هزریەکانی پارتیەوە دەست پێ بکەم لەسەر ئەو بنەما و ئامانجانەی کە پارتی دامەزراوە تا ئێستا تا چەند دەتوانیوێتی بەدیهێنەری دەستکەوتەکان و ئامانجەکانی خۆی بێت. ئەوەی پێشەچی سەری ڕێز و نەوازش بۆ دامەزرێنەری پارتی دموکراتی کوردستان بارزایی نەمر و هەواڵەکانی کە لە کاتێکی گرنگ و هەستیار لە پێویستێکی مێژووی پارتی دموکراتی کوردستانیان دامەزران. سڵاو بۆ جەنابی سەرۆک بارزانی کە ڕێبەری نەتەوەیی و نیشتیمانی و گەلی کوردستانە ئەمڕۆ و ڕۆژی لەدایکبوونیەتی. سڵاو لە ئەندام و لایەنگرانی پارتی لە خانەوادەی شەهیدان لە پێشمەرگە نەبەردەکان لە هەموو دۆست و لایەنگرانی پارتی. باشە کاک علی بۆچی ئەڵێن هەر کەسێک پارتیەکی دڵسۆز بێت یعنی کوردێکی دڵسۆز بێت پارتیەکی ڕاستەقینەیە ئەگەر ئەندامی پارتیش نەبێت ئەڵێ هەر کەسێک پارتیبوونی قەرزارە بۆ ئەمە پەیامی بارزانی نەمرە و جەنابی سەرۆک بارزانی تاکید لێ دەکاتەوە پارتی دموکراتی کوردستان وەسیلە بووە بۆ ئامانجەنەتەوەی و نیشتیمانیەکانی گەلی کوردستان ئەوانەی کە بڕوایان بە ئامانجەکان بە ئازادی نیشتیمانی و نەتەوەیی هەیە ئەوەی بڕوایان بە مافەڕەوەکانی گەلی کوردستان هەیە لای ئێمە پارتیە یعنی ئەگەر پارتیش نەبیتن هەر ئەندامێک هەر کوردێکی نیشتیمان پەروەر هەر کوردێکی ئەوەی پەیامی کوردایەتی هەبیت ئێمە ینی پەیامی چکە پەیامی پارتیە پەیامی پارتی دموکراتی کوردستانە پەیامی ڕێبازی بارزانیە. باشە دوای 79 ساڵ پارتی هێشتا پەناگەیەوە هیوایە بۆ بەشەکانی دیکەی کوردستان جێگەی ئومیدە لە هەر چوار پارچەی کوردستان و لە دەرەوەش ئەم متمانەیە بە پارتی لە چیەوە هاتووە هۆکاری متمانەیە زۆر جاگوتومە ئەو حزبانەی تەمەەن 70 ساڵ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان نەماون یان پێگەیان زۆر لاواز بەڵام پارتی ئێستاش هەم حزبەکی بەهێز و گرنگە لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی عێراقیش بنەمای مانەوەی پارتی بنەماکانی دامەزراندنی پارتی و بەردەوامیەتی لەسەر ئەو نەهجەی ڕێبازی بارزانی و کوردایەتی بۆیە تاکو ئێستا پێمان وایە خەڵکی کوردستان پێویستیان بەو فکرەیە بەو ڕێبازێ بەو نەهجەیە بۆ ئازادی نەتەوەیی و نیشتیمان چونکە هێستا قۆناغی ڕزگاری نەتەوەی نیشتیمانی کوردستان هێشتا ماوە ئەو ئامانجانەی کە پارتی لەسەری دامەزراوە. باشە کاک علی دیارە کە پارتی ڕۆڵێکی باڵای هەبووە لە یەکخستنی نێوماڵی کورد بە تایبەتی سەرۆک بارزانی هەموو ڕێگاکان دێنەوە لای جەنابیان کاتێک کێشەیە دروستە بێت لە پرسی ڕۆژاوا و باکووری کوردستان کە ئێستا بە قۆناغێکی مێژووی هەستیاردا تێدەپەڕێن پارتی چ ڕۆڵێکی هەبووە؟ پارتی هەل لە سەردەمی بارزانی نەمرەوە دوایش جەنابی سەرۆک بارزانی ڕۆیای پارتی ڕۆیایەکی نەتەوەیی و نیشتیمانی بووە بڕوای بە مافی چارەنووسی گەلی کوردستانە بۆ لە هەر پارچەیەک و بە پێی تایبەتمەندیەکانی پارچەکە خۆی نەکردووە بە بەدیلی پارچەکان بەڵام هاوکار بووە لە هەموو قۆناغەکان بە پێی پێداویستی قۆناغی هەنووکەی سەردەمیانە بڕیاری کۆتایی بۆ ئەوان داوە بەڵام هاوکاری و ڕێنمایی و پشتگیری هەردەم پارتی و ڕێبازی بارزانی و بە تاکید ئەو ڕۆژ جەنابی سەرۆک بارزانی وەکو مەرجەعەک وەکو ڕێبەرێکی گەورە کە جێگای متمانەی نیشتیمان پەروەرانی کووردا یان کوردستانیانە لە هەر پارچەیەکی کوردستان بە تاکید لە مشورەت و لە پشتگیری و لە ڕێنمایی وەکو باسم کرد بە پێی تایبەتمەندی هەر پارچەیەک بە تاکید هاوکار بووە و ئەو متمانەیەش ڕەنجی داوەتەوە لە کۆمەڵک قۆناغ ئەو قۆناغانە بەکردەوە ڕەنجی داوەتەوە کە ڕوانگەی سەرۆک بارزانی و پارتی دموکراتی کوردستان ڕوانگەی نەتەوەیی و نیشتیمانی بووە بە بێ بابەتی حزبی و شخصی. باشە فشارێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی لەلایەن بەغداوە بینیمانە پارتی بە بەردەوامی پارێزەری مافەکانی گەلی کوردستان بۆ لە چارچۆی دەستور لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسی پارتیشدارە ڕەنگی دابەوە تا چەندە پارتی توانێتی بەرگری کارێکی ڕاستەقینەی مافەکانی کورد بێت لەگەڵ عێراق ئەم دانوستانانە چەندە کاریگەر بووە لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە تاکو ئێستا کورد بەگشتی و پارتی دموکراتی کوردستانیش عاملی استقرار بووە لەگەڵ تەبایی و برایەتی و بابەتە دەستوری و یاسایەکان بوو بەڵام لە هەمان کاتیشدا پارتی مساومەی نەکردووە لەسەر مافی ڕەوای گەلی کوردستان پێمان وایە گۆڕانکاری ئەگەری گۆڕانکاری لە ناوچەکە هەیە و ئەو دەوڵەتانەی ناوچەکە بە بەغداشەوە هەست بەو ئەگەرانە ئەکەن بە تاکید پارتی بە حزبێکی گرنگ و گەورە ئەزانن پێیان وایە بە هەندێک بابەتی لەو بابەتان بە هەندێک زەخت و
بابەتی لەو شێوەیە پارتی مساومە دەکات لەسەر مافی گەلی کوردستان بەڵام بە دڵنیاییەوە پارتی مساومە ناکە و سوپاسی گەلی خۆشمان دەکەین کە گەلی کوردستان تەفەهومی ئەو زەختانە دەکاتن کە دایانەوێت لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە ئەمە تەنیا ئەرکی پارتیەکەم بەرپرسیارەتی بگرێتە ئەستۆ ئەرچی هەموو لایەنە سیاسەکانە هەموو نیشتیمان پەروەرەیەکی خەڵی کوردستانە بەڵام بە تاکید بەرپرسیارەتی پارتی مێژووی پارتی ئێستا و ئایندەی پارتی بەرپرسیارەتێکی گەورەیە پارتی بەشی شێری بەردەکەویتن و هەموو کاتیش پارتی لە بەرپرسیارەتی ڕای نەکردووە و ئامادەی قوربانیدان بووە لە پێناوی گەل و وڵات و لە پێناوی دەستکەوتەکانی گەلی کوردستان. باشە لە ئاستی هەرێمی نێودەوڵەتیدا ڕۆڵی پارتی چی بووە لەو لۆبیە گەورەیە کە هەیە لەو پاڵپشتی بەهێزە نێودەوڵەتیە کە ئێستا لە هەرێمی کوردستان دەکرێت. ئەگەر سەیری قۆناغا یەک لە دوای یەکەکانی گەلی کوردستان و خەباتی گەلی کوردستان بکەین قۆناغی ئەوڕۆ قۆناغێکی گەورە و گرنگە و پێگەی کورد لەسەر ئاستی دنیا لەسەر ئاستی ئەو وڵاتانەی کە بڕیار بەدەستن ئەمانەی کە ڕسمی سیاسەتی ناوچەکە ئەکەن پێگەی کورد هەتا حەدەکی باش سویتە پێشەوە بە دڵنیاییشەوە ڕۆلی پارتی ڕۆلی سەرۆک بارزانانی ڕۆڵێکی گەورە و گرنگ بووە لە ساڵانی ڕابردوو لە مێژووی خەباتی پارتی و تاکو ئەو ڕۆژ لە ساحەی سیاسی بەتاکید ڕۆلی پارتی ڕۆڵێکی گەورە و حیساب بۆ کراوە چ لەسەر ئاستی ناوخۆ چ لەسەر ئاستی هەرێمایەتی چ لەسەر ئاستی نێودەوڵەتی. باشەر بە ئاماژەدان بەر ئەو ڕۆڵە گەورەی پارتی لە پرسە سیاسی ناوخۆیەکان دامەیە و بابەتەش لە جەنابەت بپرسم لەبارەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان خۆلی شەشەم کاشاندی دانوستانکاری پارتیویەکەتی بێکۆ دانیشتن وتیان نزیک بووینەتەوە کە مانگی ئەیلولی تر ئەمە کارا بکرێتەوە ئایا ئەمە هەنگاوانە جدین ئەمە هەڵبژاردنمان کردووە تاکید هەڵبژاردنیش ئەبێ ڕێز لە ئیرادە و دەنجی خەڵک بگیرێت و پارتی پێداگر بووە لەسەر ئەوە و بە تاکیدیش ڕێز لە هاوپەیمانی هەر لایەنەی سیاسی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە شەریکی ئێمەیە بەڵام بە تاکید دەبێ ڕەچاوی دەرەنجامی هەڵبژاردنەکان بکرێت بۆیە گفتوگۆکان تاکو ئێستا بەردەوام بووە گەیشتینە ئەو ئاستە کە هەوڵ بدەین بۆ مانجی ئەیلول پەرلەمان دەست بەکار بێ ئەگە پەرلەمان دەست بەکار بێ بە تاکید هەنگاوەکانی داهاتوش بۆ سەرۆکایەتی هەرێمی حکوومەت یەک قۆناغ بە دوای قۆناغ بە دوای داتێ و کاری بۆ ئەوە دەکەین و هەردوو لاش تقریبا متفق بووین لەسەر ئەو بابەتە. کەواتە هیچ بابەتێکی نەماوە لە نێوانتانە بەڵێن پارتیویەکەتی ناکۆک بن لەسەری بۆی کەیتر مانگی ئەیلول لەمە دەست پێ نەکات و کابینەی دەست بەکار نەبێت لە دوای کاراکردنەوەی پەرلەمان؟ لە ڕاستیدا یعنی خلافی ڕئی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی تەفاهمیش هەیە مادام گەیشتینە ئەو قەنەعەتە کە بتوانین پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێدرێ و پەرلەمان دەست بەکاربی ئەمە هەنگاوی یەکەمە ئەنی ئەمە ئیجابیە بەرەو پێکهێنانی حکوومەت و هەم بۆ سەرۆکایەتی هەرێمیش بە هەمان شێوە. باشە بۆ یەکخستنەوەی ناوماڵی کورد پارتی پلان و استراتژی چی هەیە بە تایبەتی لەم قۆناغە هەستیارە کە چاوی هەموو کوردوە هەروها لە دەرەوەی کوردستانیش لەسەر هەرێمی کوردستانە. پارتی پێی وایە بەرپرسیارەتی ئەوڕۆ لە کوردستان بەرپرسیارەتێکی هاوبەشە نەک هەر لایەنە سیاسەکان هەتا هاوڵاتیش بەرپرسیارەتی چییە؟ ئەوەی هەستکردنە بە بەرپرسیارەتی بۆیە پارتی بەردەوام دەرگای کراوە بووە بۆ هەموو لایەنە سیاسەکان و پێی وایە چ ئەوانەی لە حکوومەتن چ ئەوانەی ئۆپۆزیسیۆنن هەمومان بەرپرسیارەتین بەڵام هەر یەک بەپێی پێگە و بەپێی ئاراستەی خەباتی سیاسی خۆی و لە کاتی پێکینانی حکوومەت دەرگای کراوە بۆ لە دوای پێکینانی حکوومەتی شوکو ئۆپۆزیسیۆن لە بابەتە استراتیجی و گرنگەکان کە پەیوەستن بە مافەکانی گەلی کوردستان پێویستی بە خاڵی هاوبەشی تێگەیشتن و تەفاهمە پارتی بەردەوام ئەو دەرگای کراوە بووە و دەرفەتی فراهەم کردووە بۆ تێگەیشتن و تەفاهم و ئێستاش جەنابی سەرۆک بارزانی و پارتی دموکراتی کوردستان تاکید لەوە دەکاتەوە لە هەموو بابەتە گرنگەکانی پەیوەست بە کوردستان و عێراق و ناوچەکە بۆ گفتوگە و تێگەیشتن بۆ دروستکردنی خاڵی هاوبەشی پاراستنی بەرژەوەندەکان پارتی هەردەم ئامادەی تێدا هەبوو ئامادەیش باشەمە لە ئاستی کوردستان و لە ئاستی عێراقیشدا دەبینین هەر کاتێک کێشێکی تایەفیە کێشێک لە ناو ماڵیشی عەدروسە بێت چارەسەرەکان لە لای سەرۆک بارزانی دەدۆزرێتەوە دێنە لای پارتی دموکراتی کوردستان ئەمە ڕۆڵاوە متمانەیە لە دەرەوەی کوردستانیش چۆن پارتی توانیوتی دروستی بکات چەندە گرنگە ئەمە پارتی لەبەرەوەی سیاسەتێکی مستەقڕی هەبووە و جەنابی سەرۆک بارزانی مصداقیەتێکی هەبووە لە شێوەی مامەلەکردنی لە ڕووی سیاسیەوە بۆیە هەم لە ناو لایەنە عێراقیەکان لایەنە کوردستانیەکان هەتا لە ئاستی دەرەوەش لەبەرەوەی جەنابی بارزانی کەسێکی متمانە پێکراو بووە لەوەی کە خاوەنی پەیام و قسەی خۆیەتی پەیامی ئەو ڕێککەوتانەیە کە ئەنجامە درێن بۆیە بە تاکید زۆر جە لەلایەن نەحەزەکانی ئێمەش قسەکانی بە ئەعتیبار وەردەگیرن چونکە دەزانن کە
کەسێکی ڕاستگۆیە لە مامەلەکردندا. باشە ناوچەکە بەدۆخێکی هەستێردا تێدەپەڕێ پارتی چۆن توانێتی باڵانس ڕابگرێت لە نێوان ئەکتەرەکانی ناوچەکە بە تایبەتی کە نەبێتە بەشێک لەو ململانیانی کە هەیە لە بەرەوەی چاوێکی زۆر لەسەر هەرێمی کوردستانە و پارتی توانوێتی لەم قۆناغەدا بە باشی دەربازی بکات. ئێمە پێمان وایە ئێمە وەکو کورد ئێمە دژایەتی هیچ ملەتەکانی ناوچەکەمان نییە ئێمە لەسەر و زەویە دروست بووین خوا ئێمە لێرە دروست کردی ئێمە حەز ناکەین گرفتمان چ لەگە نەتەوە و ئاینەکانی ناوچەکە چ لەگەڵ دەوڵەتەکانی ناوچەکە شەبیتن بە تاکیدیش ئەو وڵاتانەی کە گرفتیان هەیە لە ناوچەکە یان ڕسمی سیاسەتی منتەقی بەرژەوەندیان هەیە و ئێمە هەوڵ دەدەین لەو بابەتە تەوازن ڕابگرین نەبینە بەشێک لە سیراع و ململانەیەکانی ناوچەکە بە تاکید هەوڵیش دەدەین بەرژەوەندیەکانی خۆمان بپارێزین بەرژەوەندی ملەتی خۆمان بپارێزین بەرژەوەندی هەرێمی کوردستان بپارێزین و بە تاکیدیش قیادەی سیاسی ئێمە و جەنابی سەرۆک بارزانی خوێندنەوەی هەیە بۆ دۆخە سیاسیەکە بۆ بەرژەوەندی نێودەوڵەتی و بەرژەوەندی هەرێمایەتی لەو نێوەندەدامە هەوڵ دەین خۆمان بپارێزینە نەبینێت تەرەف لە سیراع و ململانە نێودەوڵەتەکان و هەرێمایەتەکان. باشە لە کۆتاییدامێ بزانم داهاتووی پارتی چۆن دەبینی؟ داهاتووی پارتی داهاتوویەکی گەشت دەبینین و داهاتووی هەرێمی کوردستانیش داهاتوویەکی گەشت دەبین بە تاکیدیش هەر کاتێک زەخت زۆری لە هەرێمی کوردستان فشارمان بۆ هات دڵنیا بن کە ئاسۆیەکی ڕوون هەیە بۆ کوردستان ئاسۆیەکی ڕوونیش هەیە بۆ پارتی دموکراتی کوردستان. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز عەلی حسێن ئەندامی مەکتەبی سیاسی پارتی و بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی سلێمانی هەڵەبجەی پارتی دموکراتی کوردستان. زۆر سپاس کە لەگەڵمان بوویت.